بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست دەگەمەوە. لە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خوازدا باز لە دەست بەسەراگرتنی بەرژەوەندیەکانی خەڵک دەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک بستەخاکی مرۆڤێکی تر یا برایەکی یا دراوسەیەکی داگیر بکاو بۆ بەرژەوەندی خۆی بەکاری بهێنێ، ئەوە لە ڕۆژی قیامەتدا ئەو بستەخاکە بە هەر حەوت چینەکەی زەویدا بۆی دەکرێتە تەوق و ملوانکەیەک و دەکرێتە ملی و دەبێ بەو حاڵە و بەو زەلیلیەوە بێتەوە بەردەم دادگای خوایی. یەکێک لە 5 بنەما جوانەکەی ئیسلامیش بۆ پاراستنی شکۆی مرۆڤەکان بریتە لە پاراستنی ماڵی ئەو مرۆڤە لە چاوچنۆکی و تەماحی کەسانی دیکە، و ئیسلامی پیرۆز زۆر بە شێوەیەکی بەرچاو بەگژە ئەو کەسانەشدا دەچێتەوە کە ماڵی خەڵک و میلەت بۆ خۆیان قۆرق دەکەن و دەیدزن. بە درێژایی مێژوو بەشێک لە مرۆڤەکان هەمیشە چاویان بڕیوەتە ماڵ و شکۆی بەشێک لە مرۆڤەکانی دیکە لە هەردوو ڕووی مادی و معنەویەوە. لەم بەرنامەیەدا باسێک لەو سیفەتە ناشرینە ئەکەین کە لە ئێستادا لە تەواوی وڵاتاندا بەشێک لە کەسایەتیەکان، بەشێک لە سەرکردەکان، بەشێک لە عائیلە و خانەوادە و حیزبەکان دەستیان بەسەر سەروەت و سامان و کانزا و موچە و دەرامەتی تەواوی خەڵکدا گرتووە و خەڵکیان خستۆتە چەرمەسەری و ناڕەحەتی و برسێتیەوە، و خەڵک بۆ هێندێک یا بەشێکی کەم لە موچە وەک دەڵێت تەواو وێرانە و بە ئاسماندا دەچێت. جیاوازی و بەراوردێک دەکەین لە نێوان کەسایەتیەک کە ئیسلامی پیرۆز پەروەردەی دەکات لە نێوان کەسایەتیەکدا کە شوێن هەوا و ئارەزوی خۆی کەوتووە و هیچ سڵ لە بەرژەوەندیەکانی خەڵک ناکاتەوە و بە هەموو شێوەیەک هەوڵی چاوچنۆکی و تەماحکاری و داگیرکردنی بەرژەوەندی خەڵکانی دیکە دەکات. بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولخالق ڕووناکی زانای ئاینیم کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری پایتەختەوە میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێ. مامۆستا گیان سڵاوی خوای گەورەت لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سڵاوی خوای پێشکەش بە جەنابەت و تەواوی بینەرانت بی، خوای گەورە ئێوەش موفق و سەرکەوتوو بکە ئینشاء الله. زۆر سپاس مامۆستا گیان. سەرەتا پێم خۆشە ئەو دیاردە ناشرینەی کە باسمان کرد، داگیرکردن و دەست بەسەراگرتنی ماڵی خەڵکانی دیکە بزانین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باسی کردووە و چۆن چ ناوێکی بۆ داناوە بۆ ئەم دیاردە و سیفەتە ناشرینە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دارە ئەوەی کە زەنابەت کرد وەکو پێشچێک دەست و دەوت خۆشببی لە ئیسلام پێی دەگوتری ئەلغەسب. ئەلغەسب طبعاً غەسب معناکەی زۆر زۆر فراوانترە لە خواردنی ماڵی خەڵک، لەبەرەوەی غەسب معناکەی یان واتاکەی شاملە گشتگیرە هەموو جۆرە غەسبگرتنێک دەگرێتەوە. غەسبیش لە لوغەت واتە ئەخذ الشەیء ظولماً، ئەخذ الشەیء ظولماً. تۆ شتێک ئەوجا شتێک هەر چەندە بچووکیش بی وەری بگری یان دەستی بەسەرداگری ظولمەن واتە بەدەست درێژی ئەوە پێی دەگوترێ غەسب. لە ئیستیلاحی فوقەها بە غەسب دەگوترێ ئەلیستیلا على حق غیره قهرا بغیر حق، واتە دەست داگری بەسەر ماڵی یەکێک. ئەمە باسی ئۆمەتێک ناکەین، باسی ملەتێک ناکەین، ئەمە باسی یەکێک دەکەین. هەر تاچێک لە تاکەکانی ئەو کۆمەلگایی کە بەشەریەت تێدا دەژی کەسێک بچی دەست بەسەر ماڵی یەکێک دابگری قەهرن واتە بە زۆری، بە زۆرە ملێ، لەبەرەوەی قوتێکی هەیە، هێزەکی هەیە، دەستەکی هەیە، دەسەڵاتێک و توانە و پشت و پشتیوانێکی هەیە، دێ دەست بەسەر ماڵی ئەو تاکە کەسە دادەگری بغەیری حەقین، بەبێ حەق، بەبێ حەق. هەر لەو گۆڕەی هیچ حەقەکی وی تێدانە. ئەگەر تەمەشا بکەین ئەوانەی کە لە دەسەڵاتیشدانە و فەرمانڕەوانە ئەوانش وەکو تاچێکی کۆمەلگاوانە، هیچ فەرقێکیان لەگەر ئەو خەڵکەدانە هەمووی بە هاوڵاتیە ژمێر دەکرێن وەکو ئەو خەڵکە ئەوانیش مافیان هەیە، بەڵام کە دەست درێژی و پێدرێژی دەکەنە سەر ماڵی غێری خۆیان ئەوە لە ئیسلام پێدەگوتێ غەسب. طبعا دیارە غەسبیش لە ئاینی پیرۆزی ئیسلام حرامە بەڕێزان. یعنی بەر لەوەی ئیسلام بێ لە دوورگەی عەرەبی واتە لە سەردەمی نەفامەتی
ئەو دیاریدەی کە ئێستا کە دەبینین کەوا خەڵکی دەست بەسەر ماڵ و سەروەت و سامان و قوت و هەموو شتی خەڵکی دادەگری یعنی ئەوە شتێکی لە مێژینێ بەر لە هاتنی ئیسلام ئەو خەڵکەی کە لە دوورگەی عەرەبی دەژیا ئەو ماڵی کە بەدەستیان دەینایان ئەو زەوی زارەی کە هەبیان بوو هەمووی خەڵک بوو ئەوزەیان بە کاتێککە قەومەک بەسەر قەومەکی دادەدا و دەستی بەسەدا دەگرت داگیری دەکردیان لە ڕێگای ڕیبا یان لە ڕێگای هەر شێوەک لە شێوازەکان باە بۆیە ئیسلام هات ئەو شتەی زۆر زۆر بەتوندی حرامی کرد و ئیجماع و یەکدەنجی مسلمانانیش لەسەر ئەوەیە ئەوەتە خوای گەورە دەفەرمێ وەلا تەئکولوا ئەموالەکم بەینەکم بالباطل ئەی بالغەصب طبعا خوای گەورە داوا دەکە ئێمە ماڵی یەکدر نەخۆین بە باتیل واتە بە پوچ واتە بە ناشەرعی غەصبیش لە گەورەترینی خواردنی ماڵی خەڵکە و دەست بە سەماردی کرد خەڵکە دیارە بە باتیل و خۆشەویستمان کە لەسەر چێوی حرەفە ڕاوەستا پرسیای لە خەرە کرد فەرمی ئەرێ ئەوڕۆ چ ڕۆژەکە ئەرێ ئەوڕۆ چ مانجێکە تەبعان کە خۆشەویستمان پرسیار دەکا خۆ دەزانی بەڵام دەیوێت گەورەی شتێک لە بۆ خەڵکی بەیان بکە و لەبەرەوەی بەر لە هاتنی ئیسلام دەست بەسەر ماڵی یەکدرداگرتن و زەوی زارێک داگرتن شتێکی زۆر زۆر تەبیعی بوو خەڵکە گوتیان لە مانجی حرامین لە ڕۆژی حرامین خۆشەویستمان فەرمی ئینە دیماءەکم و ئەموالەکم و ئەعڕادەکم ئێوە خوێنتان ماڵ و سەروەت و سامانتان عەرز و ناموستان حرام عەلەیکم لەسەرتان حرام واتە چۆن عرە خواردنەوە حرامە گۆشتی بەراز حرامە ئەبە و شێوەش هەموو ئەوانە حرامە و دەش فەرمێ لا يحل مال امرئ مسلم إلا بطيب عن نفسه إلا بطيب نفسه دروست نییە ئینسان دەست بەسەر ماڵی هەر کەسێک بخوا ئەگەر قومە ئاوێکیش بی ئەگەر شەربەتێک بی لە ماڵی کەسێک ئەگەر ئەو کەسە بەناو دڵەوە پێت نەداتن ئەوە حرامە کاتی خۆی لە کاتی گرانیەکەی لە دوای ڕاپەڕین لە نۆهەتەکان کاتێکە خەڵک بە باس واتە هاتوچووی دەکرد زۆر کەس لە وەکو لە شەرمان دەهات پارەی خەڵکی واصل دەکرد ئەو کاتی عولەما فتویاندا تویان ئەوە دروست نییە لەوانەیە کابراەک دەچوو دە دوکان هەروە هەوراستە دەڕۆیشت شتێکی بکڕی لە بۆ ئەوەی کە شتێک کەمتر لێ ڕاوەستی چ جای ئەوەی بێ دەهاندێت کە لە زیاتی خەڵکی پارەکەی بدا ئەوە ئەگەر لە 250 بی فەکەیفە لەسەر ئەو هەموو ملیارەتێک کە ئەوڕۆگە خەڵک بە نەحاق دەستی بەسەر دادەگری کەواتە غەسبکردن معناکەی فرەوانە ماڵی دەگری زەوی زار دەگری هەموو شتێک دەگری هەر کەسێک دەستی بەسەر دابگری ئەوە زوڵمێک و تەعەدا و ستەمێکی کردووە و ناشبی لێ قبول بکرێەوە بە شەریعەتی ئیسلامیش ئەو کەسە کەسێکی متهەمە و تاوانبارە وەکو تاوانبارێک تەمەشا دەکرێ و خەڵکیش لۆیان هەیە ئەگەر ئەوە دەسەڵاتێکی شەرعی بی داوا تەقدیم بکە ئەگەر لە ڕێگای ئەو مەحاکیمانەی کە ئینسان داوا کە تاکو بتوانی ئەو ماڵەیان ئەو حەقی کە غەسب کرایە لۆ خۆی بەدەستی بینی مامۆستاگیان هۆکار و پاڵنەرەکانی ئەم دیاردەیە بۆچی ئەگەڕێتەوە بۆچی بەشێ لە مرۆڤەکان بەو بەشەی کە خوا پێداون یان بۆ موچە و دەرامەت و عەرز و حاڵی کە هەیەە ڕازی نابن و پەلاماری هی کەسانی دیکەش دەدەن طبعا دیارە هۆکارەکان زۆرن کە ئەو کەسانێک کە پاڵن لەو شتە بۆیە زیاتر تەماشا دەکەین ئەوانەی کە ئەو شتە دەکەن هیچ ڕەبتەکی دوور و نزیکیان بەخوای گەورەوە نییە جەلە وعەلا هیچ ڕەبتەکی دوور و نزیک تەماشای ئەو بەرنامانەی ئێستا دەکەین کە جەنابتان ئاگدارن کە پەیڕۆ دەکەین لە وڵاتانی ئیسلامی لە وڵاتانی خۆمان هەمووی بەرنامەی علمانیە بەرمانی ئەلمانەتیش واتە ژیانێکی دەستە بەردەکەن لۆ خەڵکی لۆ خۆشیان کە هیچ ڕەبدەچی نە بەخوا و نە بە قەبر و قیامەت و بەدین دانەبیتن واتە یعنی ژیانێک ئەوەی کە ئێستا کە بەرهەمی هێنا بۆیە کابرا نە ئیساب لۆ خوای دەکات نە لۆ قەبر دەکات نە لۆ قیامەت دەکات نە لەوە بدەکە بۆیە تەمەشا دەکەی زۆر بە ئاسانی دەکڕێت دەفرۆشترێ دەدزی دەبا لەوی وەردەگری دەداتەوی ئەو شتانە شتێکی زۆر زۆر تەبیعیە زیاتر ئەوە لە مجتەمع و کۆمەلگایەک زیاتر هەرچەدە کە دینی ئیسلامی تێدا باڵە دەست نەبی و ئەو کەسانش ئەو شتانە دەکەن و ڕەواز بۆ شتانە دەن کە دوور نزیک ڕەبتیان نە بەخوای گەورە هەیە بە هیچ زۆرە دیانەتێکی ژوە نییە ئەگەر ئینسان بڕوای بەخوایە کەبی کە هەیە دروستی کردیە و پاشان لەسەر پشتی ئەو زەویی دانایە خوای گەورە بە کۆمەڵە شتێک تاقی دەکاتەوە و پاشان دەگەڕێتەوە بەردەستی خوای گەورە ئیسابی ورد و درشتی لە دەکە ئەگەر بە قەدەر زەڕەچیش بی فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره وإن تك مثقال حبة من خردل أتينا بها وكفى بنا حاسبين خواي قول عيسابي زري لقدك فكيف أو بمتزرد به
يعني سبحان الله بمجرة أو اشتكان دبا كواتا زياتر يعني وكسر إيمان يعني أجر إيمانك شيء بإيمانك تقليدي يعني إيمانك وند ضعيف ولا وازا كناتواني أو خلك بقرت وقد غيب كلوي كمالي خلشي باتن بويا كم ويا أو كسانيك أو شتانا دكن إيمانك وإسلامك تواول ناودلو درونيان دابي زياتر لو برنامانيا كدان درايا تاكو دستي بكاتوا يعني أو قانون بريارانية كيف خوي بهن يبقى أجر تمشاج بكين برين لا أوروبا باشا لولي بندري يعني اشتكى كم ترى خوان وكبري مسلمان جدينا طبعا لبي زياتر هندك شتي قوانين كان زوزور توندا طبعا لبي يا سال سرويها مشتكى يا سال سروي مشتكى قانون اللي بندري دخوا لبي عدالة اجتماعي برقرار ذكري همو كسي لبرانبر محكمة يعني لبرانبر قانون يكسانة بلام لنا وكومالجاي ايمي مسلمان بداخوا او خل كان اصلا هرديان هينن هدروستي عندكن او اشتانب كان بو تاكو بشيوي لنا او خلشي دروز بكن تاكو قيران لنا او خلشي دروز بكن تاكو او خلكي بيقدر خريق بكن تاكو او خلكي لرجاي اوز اي كدروز دكن او زيناو او زدزيو او زريباو او ز خوف روشتن او زورها شو قرفت لبو او خلكي دروز بكن كواتا همو النتيجة او بداخة وديريم لوي امل يرد داوادكم يعني بحمولة اكمان كخوافر وتوبوا الى الله جميعا أيها المؤمن لعلكم تفلحون أجر إيما خومان في إيمان دار بخواي دبي بقرينوا توبة بكين توبة كريجة دوشتان ذكري يكم لحق إخوة دوم لحق الناس طبعا حق إخوة بريني ونرين لنا كومالجي مسلمان كومالجي إيما حق إخوة جرى زور بيش الكراية زور بيرزي برانبر بخوا وبيغمبري خوا ودين وبيامي خواي جبرة كراية زور بالشعير كان إسلام كراية بمشتكان كراية وباش عنيش برانبر بخلشيش أوي كزنابتن آجدان وأوي كمجنا أو كمالجي خومان دجينين وبديار تساو من دبينين هو كاري أوز أي كهاتوتا سرمانو بتايبتي أواني كدست يعني لوز أي دادا كالزليل بوينا كالرسوا بوينا كناپاك بوينا كابراك تمشى ذكي هموش يعني خبات بو لشاق بو كسيشي شورجيرو كسيشي اجتماع پرورو كسيك داكو چكر ما في خلقي أورو وكو ديكتاتوركو وكو تاقرا وكو كسيشي مجرم تمشى بكري همو نتيجة أوي زابو دەکرێت خەڵک تەوبە بکە بگەڕێتەوە لەگەڵ خوای گەورە نێوان خۆی خوای گەورە چاک بکە واللهی خوای گەورە نێوان ئەو خەڵکیش چاک دەکاتن کەواتە من هەمووی لە بۆ ئەوەی دەجەڕمەوە یەکەم ئەو کەسانە پابەندی نە بە دینی ئیسلام دووەم بەداخەوە لەناو ئێمە دەستوورێک و یاسایەک نییە يعني كخلشي برانبري همو يكسان بن يعني محكمة يكمان نية كخلشي همو لبولا بقرتوا كحق كان لمن ذا دستبر بكري فوزايا كيا كبداخل أو ياساي كهشة يعني سرور نية خلق لسر وياسا وهم مشتكان بتايبتي أواني كدستو دصلاة يعني ودست خارجي لبشت يعني وكواب بقري عندي أخي كبخوي ليرة بلام كنترول كي لدريا كوشتانيان بيدك كواتا سارسر همو لبو أوي إما بقرم زور سيرم بخلشي دي براستي لبو دنياك دنيا تسانده يعني سبحان الله شيء صار عفتا صار اگر وردي كيف صار دونا من توا لبو دنياك ديني خود دابني لبو دنياك روي خود رج بكي لبو دنياك خور ببر لعنتي خوا وبيغمبري خوا فرشت كان توابي خلشي داب دي دنيا هندي نامني مزورك ما ديت اواني كبار ودهاتي خلشان كوكد اوهم مليار دولار نبا خوان لي اخوار ندي انا خلشي اوهاش دا باشا خوان بزيانيش دوايه خەلچێکی تر دەستیان بەسەر پارەکە داگرت و ئەو کاتە کەت نەمای ئەوەی کە دەگری هەتا شتێکی خۆش لە تاریخی باز دەکە کاتی خۆی کە مەغۆڵەکان هاتن دەستیان بەسەر شاری بەغدادا گرت بەغداد داجیکرا طبعا ئەویش بە پیلانە کە دەستێک کە عەلقەمەی شیعی ئەوانە هینا ناو وێن دەرێ ئەلەو کاتە دەچوون شوێن مۆڵگە و عەشارگە ئەو شوێنانیان دیتەوە کە ئەو هەموو زێڕ و پارەیان لەناو خەزن کرابوو جا قسەی زۆر مێژوویان کرد تیان ئەگەر ئەو پارە و سەرۆت و زێڕەی هەبایە ئەو پاشا و دەسەڵات و بەرپرسان لەو خەڵکی خۆیان سەر کردایە ئەو کاتە ئەمە نەماندەتانی داگیریان بکەین نەماندەتانی ژێردەستیان بکەین نەماندەتانی شارە وڵاتیان خاپور و کابر بکەین جا ئەوانە بەڕاستی هەمووی هۆکار و سەبەبن والله ئەعلەم مامۆستایان غەسب و دەست بە سەراگرتن چەند جۆری هەیە ئایا تەنها لە ڕووە مادیەکەوەیە تەنها دەست بە سەراگرتنی ماڵ و سەروەت و سامانی کەسانی دیکەیان جۆری دیکەشی هەیە و ئەو جۆرانە کامانن طبعا ئەو ماڵەی کە دەستی بە سەردا دەجرێ و خەسب دەکرێ هەندێکیان مادینە و هەندێکیان معنەوینە ئەوەی کە مادینە هەندێکیان وەکو عەقارات وانە
کە شتێکی سابتە و لە جێگای خۆیتی هەندێکیشان منقولە واتە گوازرێتەوە خۆشەویستمان دەفەرمێ من اقتطع شبرا من الأرض ظلما طوقه من 7 أراضين هەر کەسێک بستێک لە زەوی و زاری خەڵکی دا بگری و دەستی بەسەر دابگری و بە زۆرە مرێ ئەوە خۆشەویستمان دەفەرمێ ڕۆژی قیامەتی ئەو بستە دەبێتە تەوقێک و بە گەردەنیدا دەکرێتن و شتی منقولیش دەکرێ وەکو پارە و سەروەت و سامان و داهات و ئەو شتانە کە دەگۆزرێتەوە ئەوانە تەبعاً شتی مادینە و معنەویشمان هەیە معنەوی چییە کات و دەست بەسەر ئیرادە و بەسەر ئیدارە و بەسەر کەرامەت و بەسەر عەقل و بەسەر ویزدانی ئینسانەکان دابگری کە ئینسانی بکڕی ئینسانی بفرۆشی ئینسانی بەکاربینی تەبعاً یەک لەو جۆرە شەڕانەی کە ئەوڕۆ کە دوژمنان بەکاری دێنن نەک بەرامبەر بە موسڵمان بەکو بەرامبەر بە تەواوی ئینسانیت پێی دەگوتی حەربی سەدمە طبعا حربی سەدمەی چە بەرزان لەڕێ ئەوەی کە ئەو هەموو قەیران و چێشە و گروفتەی کە لە بۆ خەڵکی دروست دەکەن لە هەموو لایەکەوە لە مێشتی ئەو ئینسانە دەدەن وەی لێدێ ئەو ئینسانە سەری لێ تێک دەچی ئەو ئینسان نازانی چی بەسەر بێ لە ڕێ دروستکردنی ئەو هەموو قەیران و بارە دۆخە نالەبارە ئەو خەڵکە مێشتی خۆی لە دەست دەدا واتە دەیانەوێت لە ڕێگای سەدمە مێشتی ئەو ئینسانە فۆرمات بکەن بەتار بکەن بەو شێوەی کە ئەوان دەیانەوێت ئەوها بەرمەجەی بکەن ئەوها بەرنەمەجێ دەکەن لۆیە تەماشای ماسۆنیەتی عالەمی دەکەین کە ئیش لەسەر دوو نوقتان دەکا یەکەم دەیانەوێ خەڵک ئینتیمای نە لە بۆ دین بمینێ نە ئینتیمای لە بۆ نیشتیمانیش بمینێ نە ئینتیمای لە بۆ دین نەک ئینتیمای لە بۆ نیشتیمان لەبەرەوەی ئینسان ئەگەر ئینتیمای لە بۆ دین و لە بۆ نیشتیمان نەبا ئەو کاتە زۆر بە ئاسانی داگیر دەکرێت زۆر بە ئینسان دەتوانی بەکار بێندرێ بالفعل ئینتیمای لە بۆ دین کو نایلن تەمەشا دەکەی لە ڕێگای شوبهات چەندەها شوبهات و گومان دروست دەکەن وەکو ئێستا کە بەداخەوە دەستیان پێکردیە خەڵکی بە گومان دەکەن بەرامبەر بەخۆ پێغەمبەر ساسڵم و بەرامبەری حکەمەکانی ئیسلام چی نەکردێ لە بۆ ئافرەت چی پێنێ لە بۆ ملەتەنیان دروستی چەندەها گروپ بە ناوی دین کە تەمسیری ئیسلام ناکەن دێن یعنی بەرجێکی دینی بەبەردەکەن سەر و سیمیاکی دینی بەدەکەن بەڵام لە ناوە بە دین نییە توزیع دەکەن ئاراستەی دەکەن ئەو کاتە بە ناوی دین لە دنیای خەڵک دەکەن و وابکەن خەڵک سیقیان بە دین و بە هیچ شێوەیەک نەمێنێت تەبعاً ئەوەیان جێبەجێ کرد و ئینتیما لە بۆ نیشتیمانیش نەمێنێ چەندەها کەسی پەیدا دەکەن دروست دەکەن بە ناوی وەتەنیەت و بە ناوی نیشتیمانی و بە ناوی ئەوەی کە خەڵکی دەگەینتە کەناری ئەمان تەبعاً درۆژ دەگەر خەڵکی دەکەن وەکو بەرچاوی خۆمان دەبینین خەڵک یعنی بێزی لە نیشتیمان پەروەریش ببینێتەوە بێژی لە نیشتیمان نەدینی هەبی نەدیفاعی لە دنیای خۆی بکات تەمان ئەوە بالفعل بەکارهێنرا و پاشان دێن ئەو خەڵکە وەکو ئێستا کە ئێمەیان وا لێ کردی و خەڵکە دەڕوا یعنی پێ سیر نەبی واللهی مێشی لەک نەخۆی نییە فکری لەک نەخۆی نییە کە پێ دەکەنی ئەو نییە کە دەگری ئەو نییە کە دەکوژی ئەو نییە کە دەکوژدی ئەو نییە کە هەردێ ئەو نییە بە هیچ شێوێک ئەو نییە دێن مێشی بەتار دەکەن مبەرمەز دەکەن بەو شێوەیە کە دەیانەوێ یعنی ئەو ئینسانەی وەکو ڕەجولەکی ئالی لێ دەکەن یعنی وەکو ڕۆبۆرتەکی لێ دەکەن ئینسانەکە لێرێ بەڵام کۆنتڕۆلەکە لە کنەمانە بە کەیفی خۆیان ئەو خەڵکەی دێن و دەمەنە کۆ ئێستا بە چاوی خۆمان دەبینین وەزعیان دروست بە دەقە حداسەکان دەگۆڕدرێ بە چ دەگۆڕدرێ کۆنتڕۆلەکان لە کنەمانە ئینسانە ڕۆبۆرتەکان لێرەنە ئەوانەی کە بووینە کلک و نۆکەراتی ئەوان وەزعەکەی دێن و دەبن جا لە ڕێ ئەوانە دێن بەداخە ئەو خەڵکەی فێرە خۆفرۆشی دەکەن ئەو خەڵکەی فێرە نیشتیمان فرۆشی دەکەن ئەو خەڵکەی فێرە ئیمان فرۆشی و نەفس فرۆشی و یعنی هیچ شتێکی بەها و بەقیمەت لەکن ئینسانەکان ئەمێنێ جا ئەوانە چەند زۆرێک بوون لەو شێوازانێک کە بەکار دێندرێ کە تاک و غەسبی پێ بکرێ والله ئاعلەم بەڵێ مامۆستاگیان ئاماژەمان بەوە کرد کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەوی بستە خاکێکی مرۆڤێ داگیر بکات لە ڕۆژی قیامەتدا بە حەوچینەکەی زەویە دەکرێتە تۆق و ملوانکەی لە ملیدا دەبێ حاڵی کەسێک چۆن بێ کە بەرژەوەندی ماڵ و مڵکی یام نەوت و بیرەنەوتی میلەتێک موچە و مەعاش و هەچی وەزارەتی گرنگی میلەتێکە خستوێتە ژێر دەستی خۆیەوە و هەمووی بۆ بەرژەوەندی خۆی و حیزب و بنەماڵەکەی داگیر کردووە ئەبێ سزای ئەم جۆرە کەسانە لە تاکەوە تێپەڕێ و سزای ئەم هەموو خەڵکە بچێژێ هەر کەسێک لەبەرەوەی مسلمان ساحبی هەیە بێ ساحب نییە کە خوایە جەل وعلا خوای گەورە فەرمێ ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون علەماڵن ئەو ئاەتە دووشتی تدایە یەکەم تهدید و هەڕەشەی لۆسەر کەسی ستەمکاردایدایە ئەوەی کەستەم لە خەڵکی دەکە و دەست دەبوو هەموو شتێکی خەڵکی دەبا و لە هەمان کاتیشدا تەسلیە و دڵنەوای کەسی مەزلوم و ستەم لێکراوی تدایە خوای گەورە دەفەرمێ واعیسێب مەکە ئەی ئەو کەسەی زۆڵم دەکەی
ئەو کەسەی دەست لە بۆ هەمووشتی خەلکی درێژ دەکەی دەست بەسەر هەمووشتی خەلکی دادەگری خوای گەورە بێ ئاگایە خوای گەورە بێ ئاگانیە و ئەو کەسەی کەستەمیش لێ دەکرێ و تێنەگەی خوای گەورە جەل وعەلا ئاگای لێ نییە والله خوای گەورە ئاگای لێ و پاشان خوای گەورە جەل وعەلا ئەو حەقت هەر لە بۆ وەردەگرتەوە طبعا لە دنیا بەر لە قیامەت لەبەرەوەی دائیمەن دەڵێ کوفر دەوام دەکا بەڵام زوڵم دەوام ناکە و هەموو شتێک ئەگەر لە بارشی بپسێ تەنها زوڵمە لە ئەستوری دەپرسێ ئەگەر زوڵم دەوامیش بکە ئیلا ئەو کەسەی تەدمیر دەکا و ئەو کەسەی لەبین دەبا بەڵام ئەوڕۆ کە ئەوەی کە من تێبینی دەکەم سبحان الله یعنی وا نابینم کەسێک مەزلوم بی وا نابینم کەسێک مەزلوم بی هەمووی تێدا زاڵمە ئەوەی چ زوڵمەکەی دەکات ئەوەی کە تەئیدی زوڵمەکەی دەکات لەبەرەوەی زوڵم شتێکی عاریزە زوڵم شتێکی ئەسڵ نییە ئەگەر ئەو خەڵکە هەر هەمووی زوڵمی ڕەتکاتەوە زوڵم نییە ئەگەر ئەو خەڵکە هەر هەموو خراپە ڕووکات و خراپە نییە ئەو خەڵکی کە دەچی بەڵێ دەکا ئەگەر هەر ئەو خەڵکە بچی نای لە بۆ زوڵم و تەعەدا و خراپەکان بکە ئەو کاتە زوڵمەکە نامێنێ بەڵام ئەو ڕۆکە تێکەر بووە لێوە تەماشا دەکەی سبحان الله چ ئەوەی زوڵمەکەی دەکا چ ئەوەی پشتگیری لە زوڵمەکەی دەکا لەبەرەوەی خوای گەورە جەل وعەلا بە قوربانی بم کەسی کافر و کەسی بێدین و کەسی زاڵم کەسی غاسب والله خوای گەورە هیچ قیمەتەشی نەدایتێ پێم خۆشە بزانین ئەو کەسەی زاڵم و کافر و بێدینە خوای گەورە هیچ قیمەتەشی نەدایتێ سفر والله لە هەموو شتێکی سفرە ئەتوەرە ئەو کەسەی کوفر دەکا زوڵم دەکا خراپە دەکا لێی گەڕێ بەتەنەیە بەڵام ئەوڕۆ ئەمنوو ئەتووی مسلمانی دەیکەینە ڕقەمەک دەیکەینە ژمارەیەک دەیکەینە واقعیەک ئەمن دەچم ئەو سفرەی دەکەمەدا ئەتوو دەیکێ 100 ئەو دەیکاتە ڕقەمەکە گەنا ئەو خەڵکە واز دە و زوڵمە زاڵمانە بینی ئەو کاتە بە تاقی تەنێ و بەڕی سوایی و بە هیچی وەکو دەبینین دەمینێنەوە بەداخەوە بۆیە تەماشا دەکەی ئەو زوڵمە کە دەکرێت بە تەئیدی خەڵکێک دەکرێت کە ئەوڕۆ خۆی پێمەزلومە بەڵام ئاگای لە خۆی نییە کە زاڵمە خۆشەویستمان دەفەرمێ عەلەیهی سڵاو وەسەلام من ئەعانە ظالما سەلەتەه الله عەلەیه هەر کەسێک پشتیوانی لە ستەمکارێک بکە کەسێک دەست دۆ دین و دنیا و مقدرات و هەموو شتێک کە درێژ دەکا ئیلا خوای گەورە ئەو کەسەی بەسەر مسلط دەکا بەسەری زاڵ دەکا بۆیە ئەو ڕۆکە ئەو خەڵکە وایە خوای گەورە خەڵکێکی ئەوای بەسەر مسلط دەکا ئەوانەی دوونە پێرێمە تەئیدماکردن و پشتماکردن و گەورەماکردن ئەوان پرداوستی دەسەڵات ئەوە لە بەغدا و شوێنەکانت کە چە تەئیدی زوڵمەکەمان کرد ئەوڕۆ ئەوانەوە بەسەرمان مسلط بووە ئەوە تەزلهێزەکان ئەوڕۆ ئەوان بەسەرمان مسلط بوونەوە بۆیە ئەوڕۆ زوڵم ئەسلی نییە بەڵام بەداخەوە ئێمە دەین يعني ئەو زوڵمەی قەوی دەکەن بۆیە خوای گەورە فەرمێ ومن لم يتوب فأولئك هم الظالمون ئەوەی تەوبەی نەکا زاڵمە ئەوەی نەگەڕێتەوە زاڵمە ومن لم يحكم بما أنزل الله ئەوەی بە حاکمیەتی خوای ڕازی نەبی دیسان زاڵمە و زوڵم دەکا و لە هەر شوێنێک ئەگەر دینی خوای گەورە جەل وعەلا بەرقەرار و باڵا دەست نەبی دیسان زوڵم و ستەم لەو شوێن و جێگانە زۆر دەبی بۆیە ئەو زوڵمەی کە هەیە بەڕاستی بە خۆمان تێدا سەبەبین دەبی بە خۆمان تەوبە بکەین بگەڕێنە بۆ لای خۆی ڕەب العالەمین جەل وعەلا بشزانین ئەوەی کە بوویتە سەبەبی نەهامەتی کە هاتۆتە سەر ئەو ملەتە و تەواوی دنیا چێنە ئەوانەی کە دنیایان تێکدایە چێنە کە وەزعی خەلچیان شێواندیە چێنە تەماشای وڵاتانی ئیسلام دەکەین سەر و ژێری هەمووی بەرەکەت و خێر و نیعمەتە چێە ئەوان لەو نیعمەتانە بێبەش دەکەن چێنە بووینە هۆکاری ئەو بارودۆخە خراپە کە ئەو خەڵکەیە من وەکو خۆم بەبیڵەتی بەبیرم دێ هەر غارەغار دەکەین لەبێ لۆ ڕۆژێک نەحەساینەوە هۆکارەکەی چییە سەبەبەکەی چیە ئەوڕۆ بەداخەوە خەڵک بەڵێ دەکا لە بۆ زوڵم بەڵێ دەکا لە بۆ کەسێکی خراپ یعنی بەداخەوە لێ ڕۆژێک ئێستام بەبیرم دێ لە بۆ تاریخ ڕۆژێک ئەوها هەندگەر هەندێک بەرپرسی گەورەی ئەو حیزبانەی کە لە دەسەڵاتدانا ڕۆژێک پێمان گوتن چەند مامۆستایەک بوون ئەرێ بڕیار نییە کەمەک لەو بێدینیە و کەمەک لەو خراپەیە کەمکەنەوە ئاخر خەڵک موسڵمانە بەدینی هیچیان زەردەخەنەی کرد تی وەڵڵی مامۆستا خەڵک دەنجی بەمەیدایە ئەمەش ئەوەمان لۆ خەڵکی پێ باشە کەینێ خەڵک دەنجی بەنگۆی مامۆستا و بە شەریعەتدا ئەو جانگۆ بڕۆن شتی باش بکەن کاکە ئەو کەسێک کە ئەوڕۆ بە تو بڕیار دەردەکا هەموو شتت دایتە دەستی بەبێ ئاگای تۆ شتێک دەکا بەدەنجی تووە بەڕەنجی تووە بە قووەتی تووە بە هێزی تووە بۆیە خەڵک دەبی لەمەورە حەیفە ئێمە موسڵمانان کە دینەکە ئێمە بەلا دەست پێ دەکا بەلا دینی ئێمە بەلا دەست پێ دەکا لا ئیلاهە ئیلا الله بەنا دەست پێ دەکا واتە خوای گەورە فێرمان دەکا ئێمە نا لە بۆ کوفر و بێدینی و زوڵم و هەموو خراپەیەک بکەین
تەنها بەڵێ لە بۆ ئەڵڵای بکەین تەنها بەڵێ لە بۆ ئەڵڵا بکەین ئەگەر ئەو خەڵکە بەڕاستی مسلمان بی و نای لە بۆ ئەو هەموو خراپانەکرد بێ ئەوڕۆیە بەسەرە دەهات هەموو عالەمی ئیسلامی ئەگەر ڕاستی کرد بێ لەگەڵ لا ئیلاهە ئیللا نای لە بۆ هەموو خراپەکرد بێ ولدات بەڵام بەداخەوە ئێمە نای لە بۆ خوا و پێغەمبەری خوای دەکەین بەڵێ لە بۆ زوڵم و تەعەدا و خراپە دەکەین بۆی ئەوەش سەرنجامی ئەو خراپەی هاتۆتە سەرمان بەڵام ئەگەر ئێمە بەڕاستی مەزلوم بین خۆ کە منارێ هەمووی زاڵمە هەمووی بەشە هەیە کە الحەمدولillah دەستی لە وەزعی دانیا بە تایبەتی مسلمانان ئەهلی ئیلتیزام دوور و نزیک وەزعیان لەو خراپەی دانیا خوای گەورە جەل وعەلا وەڵڵاهی حەقیان دەکاتەوە یەک لەوانە خوا فەرمی الله یەستەهزیء بهم ويمدهم في طغيانهم يعمهون والله اواني ظلم لخرج كان خوای گردەی کاتە گاڵتە جار وەدەکام و کەسە گاڵتە پێ بکە کاریکاتێری پێ بکرێ هەزار و یەک نوکتە لەسەر بکرێ خوای گەورە پەناماندا ئەو کەسان ئەگەر بمرن لەوانەیە بە گەورەی بمرن بەڵام خوای گەورە دەیان هێڵتەوە ڕیسویان دەکا ئەوە تەموو ئەوانەی کە بوونە دەسەڵاتدار و ئەوانەی کە بەڕیاریان بەدەست بوو ئەوانەی کە پێشڕەواتی خەڵکە چاکردو بەڵام زوڵمیان لە خەرج کرد ئەوە قەزافی و ئەمسالی قەزافیش چیان مەسەرات کەواتە زوڵم عاقبەتەکەی زۆر خراپە الظلم ظلمات زوڵم تاریکایە لە ڕۆژی قیامەت لە ڕۆژی قیامەت بۆیە خۆشەویستمان دەفەرمێ ئونسور ئەخاکە ظالیمەن ئەو مەظلومە دەفەرمێ ئێوە برایەکانی خۆتان بەسەر بێخن ستەم کار بوون یان ستەم لێکراو گوتیان بە قوربان بی ئەگەر ئەوە ستەم لێکراوی باشە بەسەری دێخین حەقەی بۆ دەگرن ئەدەگەر ئەو کەسەی ستەم کار بوو فەرمووی دەستی بگرن منعی بکەن لەوەی کە زوڵمەکەی بکە ئەوڕۆ ئێمە ئەگەر ئەو کەسەی مەزلومە و ئیسلام فێرمان دەکا لەسەری بەدەنگ بێن و حەقی وەگرین پشتی بین ئەوڕۆ وامان لێ نایە و ئەو کەسانێک کە ستەم کاریشن ئەگەر هەر هەمومان دەستی بێن بابە زوڵم مەکە و تەئیدی زوڵمەکەی نەکەین ئەوڕۆ بە خودای ئەو هامان بەستەر نایە و نەتیجەی زوڵمیش دەبینین و بە دیارچای خۆمان ئەوڕۆ کەچمان بەسە هاتێ و وەخوا بە خۆ دەزانێت چی دیشمان بەسە دێ ئیلا بەوەی دەکرێت چارەسەر ئەوەیە بگەڕانەوەی لە بۆ لای خوای ڕەب العالەمین و پاشان داوای لێبوردووکردین لەو خەڵکەی وەگەڕاندنەوەی حەقی خەڵکیش بەڵێ مامۆستاگیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێت ئەگەر دوو کەس کێشەیەکیان هەبوو یا مافێکیان لا یەکتر هەبوو یەکێکیان بەهۆی زمان لووسی و لێزانی خۆیەوە وای لێ کردم یان بۆ من لە هەر سەردەمێکا وای لە مامۆستایەکی ئاینی لە قازی و لە مەحکەمە کرد کە حەقەکە بەلای ئەوە بدرێ لە کاتێکا هی ئەو نەبێ ئەگەر لە دنیادا بەپێی شەرعیش و قانونیش بۆ ئەم بێ بەڵام لە حەقیقەتدا هی ئەو نەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ با باش بزانێ ئەوە بەشێک لە ئاگری دۆزەخم بۆ بڕیارداوە من ئەمەوێ بپرسم لە هەرێمی کوردستانە ئێستا زۆر جارە بینین کەسێک بە دوو شایەت یان بە قورئان خوێندنێک یان بە هەر هۆکارێکی دیکە بێ یان بە ئەوەی کە پشتی بە مەسوولێک بە خزمێکی دەوڵەمەندی ئەستورە حەقی مسلمانێ حەقی هاوڵاتیەک بۆ خۆی بڕئەکات و لای ئەدا بۆ خۆی ئەمە هیچ سزایەکی قیامەتی بەسەرەوە لا نابە وەکو ئەوەی کە پێغەمبەری خوا بۆی ڕوون کردوینەتەوە بەڵێ ینی مەسەلەکەیە ئەگەر لە بۆ رێزیبوونەوە لە عەقرمان ئەگەر تەمەشا بکەی دەڵێگەر میزی ئینسان بینی لە ناو سەلاجەی بکەی بیکێ بەفرەوە هەر میزە بۆی کە کردتە بەفر نابێتە ئاو زوڵمیش هەر زوڵمە ئەوەتە خۆشەویستمان کە حەدیسەکەی جەنابەتی ناوە دەفەرمی ئەگەر یەک هات لای من حەقەکی وەگرت کە ئیوینە و بەڵام لەبەرەوەی زمانی لوستر بوو ئەوە بەو قسەی من چێیس حکم بە ظاهیر دەدرێ ئەوە نابتەوی ئاگادار بێ ئەوە بەشێک لە ئاگری لە بۆ دەبڕمەوە بۆیە خۆشەویستمان عەلەیهی سەڵام لە هەموو جۆرەکانی زوڵم و لە هەموو جۆرەکانی ستەم ئاگادارمان دەکاتەوە کە بەڕاستی ئێمە خۆمان لە زوڵم و خۆمان لەو کەسانش بپارێزین کە زوڵم دەکەن حەدیسێکی خۆشەویستمان هەیە دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم من كانت عنده لأخيه مظلمة فليتحلل منه اليوم قبل أن لا يكون دينار ولا درهم ئینسان لە ڕۆژی قیامەتی بڕواتە بی ئەوەندەی لە مەسائیلی معاملات کە بە هۆکاری معاملەت دەچێتە ئاگر بە هۆکاری عیبادەت ناچێتە ئاگر ئینسان عیباداتمان هەیە معاملاتمان هەیە کابرا دەبین لەلایەنی عیبادات کەسێکی زۆر چاکە زۆر نێشکەرە زۆر ڕۆژیگەرە مەعەدە لە حەج دەکا عومرە دەکا مزگەوت دەکا خێر دەکا بەڵام لەلایەنی معاملەت و هەڵسوکەوت دەبین ئەو ئینسانە لێرە تێدەکەوی بۆیە خۆشەویست دەفەرمێ ئەتەدرونە من المفلیس دەزانن مفلیس شەیە گوتیان بە قوربان مفلیس دەناو ئێمە کەسەکە من لا دیرهەمە لەهو وەلا متاع کەسێکە نە دینارێ بی نەدرێن بە کوردەواری خۆمان ئیفلاسی نابی هیچی نەمابی فەرمووی مفلیسی ئۆمەتی من ئەوە نییە مفلیسی ئۆمەتی من کەسێکە کە ڕۆژی قیامەت دێ سوبحانەڵڵا بەترێلا ئەوە حەجی فلانیە بەترێلا ئەوە خێری فلانیە
ئەوە ئەمڕی فلانیە، ئەوە ڕۆژی و سنەت و شەونێژی فلانیە، بەڵام کە دێ ئەو هەموو خێرەی کۆ دەکەنەوە، بەڵام ئەو خەڵکە لە دەوری کۆ دەبنەوە، بەڵام شەتەمە هادە جوونی بۆیدایە، ئەکە لە مالە هادە ماری بۆی خواردیە، قەدەفە هادە بوختانی لە بۆ دووشکردیە، هەموو خەڵکەکە کۆ دەبنەوە لەوێش دینار و درەم نییە. لێ خۆشە دەفەرمێن ئەگەر کەسێک حەقی مسلمانێکی لەلایە بە ئەوڕۆ بچێتە لای حەقەکەی پێ بداتەوە، گەردەنی خۆی پێ ئازادکە، بەر لەوەی ڕۆژێک بێ دینار و درەم نەبی، بەخوای ڕۆژێکدا دێ دۆلار و یۆرۆ ئەو شتانە نابی ئەوانە حەسەنات و سەیئاتە، ئەو خەکە دێمو داوای حەقی خۆی دەکە بەقەدەر ئەو حەقیقەتی لە چاکە و لە خێری ئەو کەسەی دەبا. جا خۆشەویستمان دەفەرمێ سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەگەر چاکەی نەما بەشی خەڵکی بداتن، ئەو خەڵکە دێن گوناحی خۆیان دایانە سەر ئەو کەسەی وەی لێ دێ ئەو کەسە ئیفلاس دەینی تووشی ئاگردەی خوای گەورە پەناماندا. جا بۆیە زۆر خەتەر تەماشا دەکەی لە ڕووی عیبادەت نازیع بووە ئەو هەموو نوێژ و ڕۆژ و تەعاتە، بەڵام لە ڕووی موعامەلەی لەگەر خەڵکی لێرە ساقیت بخوا پەناماندا. بۆیە دەبێ ئێمە زیاتر ئاگداری هەڵسو کەوتەکانی خۆمان بین، داکمانە، بابمانە، خێزانمانە، جیرانمانە، خەڵکمانە، دەوروبەرمانە بە هەموو شێوەیەک خۆمان دوور بگرین. دەبی ئەو ڕووداوانەش فێرمان بکە، ینی ساندانشی بەخۆی دابچێتەوە، بەڵام سەیرم بە خەڵکێک دادێت تا ئێستا بەنجبەری نەدایە، هەتا ئێستا هەر تەقدیرە، هەتا ئێستا ینی نارێ ئەنە هادا ئەرێ لە چۆن بەسەر هات، هۆکارەکەی چ بوو، دانیشی دیڕاستەی بکە، موناقەشەکە، لێرە مەبەستم هەموو لایەکە، بە گەورە و بە کوچوک، بە دەسەڵات و بێدەسەڵات، بە حیزب و حکوومەت، دەبی هەمومان بە خۆمان داچون بۆ ئەمان بەسات، هۆکارەکەی چ بۆ گەیشتنی ئەو دەرەجە ئێمە لە ئەوجی دەسەڵات بووین، دنیا عیسابی لە بۆ دەکردین، لە دنیا فەرشی سووریان بۆ ڕادەیە خستین، سەرۆک و وەزیری دەوڵەتان داهاتنە لای ئێمە، هەموو شتێک بووین، ئەوەی ئەمە هەمان بۆ کەس نەی بۆ ئێستا ئەو هەمان لێها زەلیل بووین، ڕسوا بووین، دەبی هۆکارەکە ئینسان لێ بکۆرتەوە. تەمان هۆکارەکەشی دوو شتە، یەکەم گوتمان حەقی خوا و پاشان حەقی خەڵک، ئەو ئەمەی ئینا گەیاندە ئەو ڕۆژ. بەڵێ مامۆستاگیان فەرمودەیەکی دیکەمان هەیە کە ئەویش معلومی جەنابتە کە پیاوێک بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر کەسێک هەوڵیدا ماڵ و مڵک و پارە و دینارەکەی داگیر کردم من چی بکەم؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری بەرگریکردن و ڕوبەڕووبوونەوەیەکە و پێشیە فەرمێ ئەگەر تۆ ئەوت کۆشت ئەوە هیچت لەسەر نییە و ئەگەر ئەو تۆی کۆشت لە پێناوی ماڵەکەتا شەهیدی. من ئەمەوێ بپرسم ئیسلامی پیرۆز و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن مرۆڤەکان فێری ئەوە ئەکا و ڕێنماییانەکا کە بەرگری بکەن و بەگەشت دەست بەسەراگرانە بچنەوە و ماڵ و مڵکی خۆیان لە قورگ و لە چنگیانە دەربێننەوە؟ بەڵێ وڵی ئەوە قسەچی وابزانم ئەبی دەردە هەیە خوا لە ڕاستبی، ئەوجا هەندێک بە حەدیسی پێغەمبەر ساوسم دەینەوە دەفەرمێن ڕۆژێک خۆشەویستمان فەرمیان ئەبە دەردە لەو دەمەی نازانم، فەرمووی ئەتەدرونە مەنی سەفیه، ئایا دەزانن سەفیه چێیە؟ پەرژینێکی قامی لە ڕووی جەنابتان و بینەراتان، سەفیه بە کەسێک دەگوتێ کەسێکی دەبەنگ و بێمێشک و بێعەقڵ و نەزان و نەفام و ناتێگەیشتی و نەحاڵی. دەزانن سەفیه کەسێکی دەبەنگ و ئەحمەق و جێل چێیە؟ تیان چێی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی من باع دینه بدنیا، من باع دینه بدنیا، بچی ئەو دینەی خوا کە ئیسلامە کە خوای گەورە 124,000 پێغەمبەری پێڕەوان کردیە کە دەفەرمێ ڕەضیت لەکم الئیسلام دینە ئین الدین عند الله الئیسلام ومن یبتغی غیر الئیسلام دینا فلا یقبل منه ولا تموتن الا وانتم مسلمون. دێ ئەو دینەی دەدا بەرامبەر بە دنیا، دنیاش جەنابتان زانشتێکی کەم و کورت و زائیلە و بەسەر دەچی و دەڕوا. گوتی دەزانن ئەتەدرونە من هو ئەسفەه منه، لەوەش دەزانن بێعەقڵتر و جێلتر چێیە وتیان چێیە؟ فەرمی من باع دینەه بدنیا غەیره، کەسێک کە بچی خۆی کافر بکە، خۆی بێدین بکە، بچیە دنیای غێری خۆی خۆش بکە، دنیای غێری خۆی خۆش بکە، خۆی فەقیر دەکا، غێری خۆی دەورەمەند دەکا، خۆی زەلیل و زەبوون دەکا، غێری خۆی بەعزت دەکا. ئەوڕۆ بەداخەوە ئەو جۆرە خەڵکانەمان زۆرە، دینی بە دنیای دەدا، جاروێ دینی بە دنیای غێری خۆی دەداتن، بە دنیای غێری خۆی دەدا. بۆیە تەمەشا دەکەی ئەوڕۆکە وەڵڵاهی ئەوە و شێوەیە حیسابمان لەگە دەکەن، یعنی حیسابی ئەمن واتێ ناگەم یعنی ئەو خەڵکێ وەکو ئینسان تەمەشا بکەن، یعنی ئەو خەڵکە چێ ئیسلام بەڕاستی خەڵکی لەسەر ئەساسی عیزەت و لەسەر ئەساسی کەرامەت دروست دەکا. ئینسان سەر کە بەرزترین شوێنە ئیلا دەبی لۆ خوای لەسەر زەوی دابنێ، نەک لۆ غێری خوای ڕەب العالەمین جەلەلە. بۆیە خۆشەویستمان ئەو کابرای کە فەرمی ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم مسلمانێکە، نەک داگیرکەرێکە، نەک کافرێکە، مسلمانێکە، مسلمان وەکو من نێژ دەکا ڕۆژی دەگرێ، دێ داوای ماڵم لێ دەکا، فەرمووی پێی مەدە، فەرمی ئاغا شەڕم لەگەر دەکا، فەرمی تۆ شەڕی لەگەر بکە،
فەرمی باشە ئەگەر ئەمنی کوشت وتی شەهیدی فەرمی ئەگەر ئەوم کوشت فەرمی خینەکەی بە هەدەر دەڕوا لێرە خۆشەویستمان سەنەدەک و قووەتێک داتە کەسی مەزلوم ئەگەر تاچێکبی دەبی زوڵمی ڕەت کاتەوە دەسەڵاتیش دەبی لە پشت ئەو مەزلومە بی ئەگەر وامان کرد بەڕاستی زوڵم نامێنێ بەڵام بەداخەوە ئەگەر ئەمە چوین دەست پشتی زاڵممان گرت و یارمەتی زاڵمماندا و تەیدی زاڵمە کرد بۆی ئەوڕۆکە ئەو وەزع خراپ و نالەبارە بەڕاستی دێتە سەرمان هەر بەسەرهاتە چی باش دەکەم لە بۆ عیبرەت دەڵێن کاتی خۆی شێری دارستان شێر کە پادشای دەرستانە پیر دەبی نەخۆش دەکەوی توانە و تااقەتی ڕاوکردنی نامێنێ بانجی ڕیوی دەکا ڕیوی دەڵێ ئەی ڕیوی ئەگەر تۆ من ڕۆژێ نێچی دەکەم لۆبینی ئێرە ئەم لە بەرامبەردا دوشت لۆ دەکەم یەکەم نەدەت خۆم وعد بێ هەموو جارێ بەشی شل لەو نێچی لێ بدەم ڕیوی لەکن شێرەکەی دەڕوا تەمەنەوەی کە باز دەکەم لە بۆ زیاتر نزیکبوونەوەی لە عەقڵ دەرێ ڕیوی دەڕوا ئەوەی کە پێی دەگە عاشوتەن جێ درێژەکە دەرێ وەرە جێ درێژ نازانین دەنگ و باس چییە دەڵێ چییە دەرێ پاشای گەورەمان نەخۆشە چوویتێ ناوسە لەوانەیە بمری ئەو جێ ئێستا دەوێت وەسیەتێک بکە یەک کەچکە لە جێگای خۆی بکاتە پاشای دارستان دەرێ شێریش گوتی وەڵڵی لە جێدرێژی بە گونجاوتر نبینم تەبەن ئەلێرە شێر لێرە عاشوتەن ئەو جێدرێژە کە دەسەڵاتیان نیشاندا یەکەو سەر هاتە بەرچای ئەوە تا دەچی لەسەر و لەسەر کورسی دەسەڵات دانیشتیە هەمووی لەبیر دەکە ئەوە شێرە ئەوە دڕندەیە یەکەو سەر بەگەر ڕیوی دەکەوی و ڕیوی فریوی دەدا کە دێتە لای شێریش خۆی لە کەمین دانایە یەکەو سەر کە هێرش دەکاتە سەر جێدرێژەکە هۆرد و جێی جێدرێژەکە لە پێشەوە دەقرتێنی لە بن ڕالێ دەکاتەوە بەڵام جێدرێژەکە خۆی دەبسترێنێتەوە دەردەچی شێر دەرێ ڕیوی کا جێدرێژەکە چی بەسا دەرێ قوربان ڕۆی دەرێ بڕۆ لۆم بینەوە گەناتووی دەخۆم دەرێ دیسان ڕیوی دەستەکەنی جێدرێژ دەبین دەرێ هەی خائین ئەتوو ویستت ئەمن تووشیە و شێرێک پێ بخوا کۆرە گوتی بابەتولەوە عەجەلەتە ئەوە مەبەستیەوە نەبوت خوا گوتی یاخەوە جێکای لێکردمەوتی نا ئەو جێی لەبەرەوەی لێکردەوە حق تازەکە جوان لەسەر دانیشت ئەو جیانە منع دەکات تاز بێتە سەرت لەبەرەوەی جێی لێکرد تا تازەکە دانیشتی دووبارە جێدرێژەکەی فریو داوە دەرێ ئەو جارە کە بردی ئەو جارە شێر لە دواوە ئێرشی بۆینا کلچی لە بەر ڕاقرتان دیسان جێدرێژەکە خۆی پسراند و دەرچوو شێر گوتی کەڕیوی کاجێ دەگوتی قوربان ڕۆی گوتی بڕۆ بینەوە گەناتوو دەخۆم دیسان چوەکنی گوتێ جێدرێژەکەی ها تو چێ وەندە پەلەتە دەڕۆی کورە گوتی هەی ناپاک ئەوە دوو جارم پێویستی بمخوا وتی نا لەبەرەوەی کلکەکەی لێ کردیەوە هەتا بە جوایی لەسەر کورسی دانیشتی آخر کلکەی بە خواری دادەنیشتی هەتا بەڕاک و درشتی لەسەر کورسەکە دانیشتی دەرێ بۆ جاری سێم جێدرێژی بێت بەڵام ئەو جارە جێدرێژ لە بن چەپۆرەکانی شێر ڕزگاری نەبوو یەکەو سەر ملیشکاند و ئەلەو کاتە کە جێدرێژەکەی کوشت گوتیە ڕیوێکە بڕۆ دڵی و مێشکەکەیم بۆ بینە پاشان بەشیشت لە کەرەشەکەی دەم بەڵام کە ڕیوی چای بە مێشکەکەی کە زۆر پێ سەرسان بوو دەڵێ مێشی جێدرێژەکەی خوارد بەڵام کە خواردی دەیتە بەردەستی شێر تەمەشا دەکە مێشک دیار نییە دەرێ ئەی ڕیویکانی مێشکەکەی دەرێ قوربان ئەو جێدرێژە مێشی نەبوو چ کو دەبی مێشی نەبی چ قوربان نەیبوو ئەوە دوو جار لە مردن ڕزگاری وەگە مێشتە بێزارشکە نەداتوێرە نەدەبوو خواردن بڕواتە بی تقریبی ئەو نمونەیە لەسەر ئێمە جێبەجێ دەبی ئەمە چەند جار ئەمەیان بردە بەردەوی مردن و کوشتن بەڵام بەداخەوە ئەو ڕۆکە ئێمە کە تەقدیریان کردین بەهۆی گۆرانی و هەرپەرچێ و چەندە شیعری بری قەدەر ئەوڕۆ ئاگامە لە خۆن مامۆستاگیان وا دیارە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە کۆتا پرسیاری خۆمەکەم وەکۆڵێ لامان سەیر نەبێ کە کەسێکی بێگانە ماڵ و مڵکی کەسێکی دیکە داگیر بکە ئەوەی کە لامان سەیرە برایەک یام کەسێک میرات کە حەقێکی شەرعی ئەم کەسەیە هی خوشکەکانی بخوا داگیری بکە بۆ بەرژەوەندی خۆی یام ئەیان تۆرێنێ یان بۆ منە ئازاریان ئەدا یام وایان لێکا لەژێر زۆرێکی زۆر دایام لەژێر فشارێک داوایان لێکا کە تەنازل لە حەقی خۆیان بکەن و میرات بەشە میراتی خۆیان بدەن بە براکان ئەمەش جۆرێکی تر نییە یام خراپترین جۆری دەست بەسەراگرتن نیە کە ئەم خوشک و برایە لەوەچێ لە یەک سگ لە دایک بوون لە یەک مەمکشیریان خواردوە تەنان لەوەچە دەیان جار فرمێسکیشیان تێکەڵی یەکدی بوو بێ تابەنەوەش زۆرەکە لە زۆرەکانی غەسب کردن یان زۆرەکە لە زۆرەکانی خواردنی ماڵی یەکتر بە نەحەق بەڕاستی شەرع وەسیەتی دیاری میراتی دیاری کردیە میرات مەسەلەی میرات دیاری کرایە لا وەسیەتە لیوارثین هەتا ئەو حەقەی بە هیچ کەسێک نەداوە بە وەسیەتیش میرات تەثبیت ببیتن خوای گەورە دیاری کردێ لە بۆ کچە لە بۆ کوڕە زاخوافرین وتەأکلون التراث ئەکلا لەمە بۆیە ئەوە زوڵمێکە ئەوە ئاگرێکە بۆیە
برایەکە کەسێکە هەر شتێکە نابی دەست بەسەر ماڵی خوشی خۆی دابگری و لە میراتەکەی یانجارێ دەبینی منداڵێکە کە وەفات دەکا پارێکی زۆری لە بابی بۆ مایتەوە دەکەوێتە بەردەستی مامی ئەویش دەست بەسەر ماڵی ئەو بێباوکەدا دەگری ئین الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا خوای گەورە ئەوەی بە ئاگر ناوبردیە و ئاگرەکە دەیخوا وەستەرەنجامەکەشی ئەگەر تەوبەی لێ نەکاو خۆی لێ پاک نەکاتەوە ئەوە ئاگرێکی سوتێنەر چاوەڕە دەکە خوای گەورە پەنامەدەجا بۆیە ئەمە نابێ وەکوستان لە هیچ کەسێک قبول بکەین لە هیچ کەسێک بەڵام لێرەکە قبول ناکرێت تەبان ڕێگا هەیە ڕێگای شەرعیمانەیە ڕێگای یاساییمانەیە نەخوا نەخواستە بە ئاژا و پەشەوی ئیلا گەر بکاتە حاڵەتێک ئەو کەسە نە بە شەرع ڕازی بی نە بە یاسا ڕازی بی توغیان لەسەر خوا و یاسایی سەرزەویش بکە ئەو کاتە بە هەموو شێوێک ئەو کەسە دەبی ئەو کەسە لا بدرێ و ئەو حەقەی لە بۆ وەرجێتەوە و مەس کەسی مەزلومیش هەموو پشتیشی بگری تەبان و ئەوەی کە دەژوێت زەوی و زاری خەڵکیش داگیر کە بە تایبەتی ئەوڕۆکە کوردستانی ئێمە دەبینی دابەش بوویتە سەر چەند وڵاتێک و کە خێر و بێراتەکەی دەبردرێ و چ لە ڕێگای گەورەکان و چ لە ڕێگای نەوکارەکان ئەوەش زۆرە زۆر مستەمێکە و بەڕاستی نابی خەڵق قبولیکە و ئینسانیش دەبی ئەو پەڕی دیفاع و بەرگری لە ماڵی بکە لە ناموسی بکە لە شەڕەفی بکە لە کەرامەتی بکە لە داهاتی بکە لە زەوی زاری بکە لە داژیکەران بکە بە هیچ شێوێک مەجال و ڕێگایان پێنەدا لەبەرەوەی بەڕاستی ئەوە نابی قبول بکرێتن. بەڵێ مامۆستاگیان زۆر سپاس دەکەم و خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە. سپاس بۆ بەڕێستان کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بوون. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تام ساتە بینەری بەرنامەکەمان بوون تا بێگەشتنەوەیکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.